من وەکو هاوڵاتیەکی دانیشتووی ناحیە وارماوەی سەربەخزای شارە زۆر ئیدانی ئەم کارە دووریژانەکەین لەلایەن هێزەکانی تورکیاوە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ڕێوشۆنێکی ئەمنی تون بگرێتە بەرتا ئەو گۆی کە ئەم تۆبارانە ڕابگرێت. بەداخەوە لەبەرەوەی کە سەرۆکۆمەر کووردە بەڵام هیچ هەڵوێستێکی ئەمنی بەرامبەر تورکیا نەنواندووە کە هێرش نەکاتە سەر خاکی هەرێمی کوردستان. بەداخەوە کە ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان تەنها هاوڵاتی هەژار و فەقیر و کەم دەرامەت لە لادیەکانە زیان بەخشە بن. ئێمە وەکو هاوڵاتی ئەڵێن داوا لە حکوومەت دەکەین کە ڕێوشێنی ئەمنی تون بگرێتە بەرامبەر بە تورکیا. بەڵام هاوڵاتی تەنها هەر ئەوەیە کە ئیدانەی ئەم کارە بکەن لەبەر ئەوەی کوردستان بە شێوەیەک بڵێم بۆتە شوێنێک کە بۆ تاقیکردنەوەی هێرشی هەردوو لە هەم هێرشی تورکیا و هەم هێرشی ئێران بەداخۆ بووەتە جێ تاقیکردنەوەی چەک بۆ هەرێمی کوردستان. لە ڕاستیدا هێرشکردنە سەر خاکی کوردستان یان هێرشی سەربازی بۆ سەر سنووری خاکی کوردستان جێگەی گلەیی و ناڕزایی ئەمەیە کە ئەمە چەند ساڵانێکی زۆرە بەم شێوازە ئەم هێرشانە دووبارە ئەبێتەوە. بۆ ئەوەی ئەم هێرشانە دووبارە نەبێتەوە پێویستەکە حکوومەتی عێراق بە تایبەت خاکی سنووری خاکی عێراق پارێزەیە هەروەها کوردەکانی خۆمان بتوانن پەیوەندی نێودەوڵەتیکی بەهێز دروستکەن بۆ ئەوەی بە ئاسانی وڵاتانی دراوسی نەتوان هێرشکەنە سەر خاکی هەرێمی کوردستان. یەکڕیزی زۆر گرنگە بەڵام یەکڕیزی لەناو حیزبەکانە زۆر بە دەگمە نەبینرێ کێشەکە لەوایە بێگومان ئەگەر یەکڕیزی هەبێ بە ئاسانی هەم لە تورکیا هەم لە ئێران ناتوانێت هێرشکرێت سەر خاکی هەرێمی کوردستان. لە ڕاستیدا هاوڵاتی تەنها شتێکی وە خۆی هاوڵاتی حکوومەت و حیزب پێکەێنێت. ئەرکەکەی چییە؟ ئەرکەکەی ئەوەیە کە مەسەلەن هاوڵاتەکان هۆشیار بن دەنگی ناڕەزایەتی بەرزکەنەوە بچن لە ئێمە نووسنگی UN لە هەولێر و ئەڵەنە بم لە سلێمانیش هەیە لەوێ دەنگی ناڕەزایی بەرزکەنەوە دەنگیان بگەێنرێت کە مەسەلەن داوای ئەوە کەن کە خاکەکەیان پێشێل نەکرێت. یەکڕیزیش دەوری ئەبێت بەڵام هۆکارەکان بۆ ئەوی کە نەمێنێت پەیوەندی نێودەوڵەتی پەیوەندیەکانی کورد لەگەڵ وڵاتانی ترا زۆر موهیمە. بۆ نمونە ئێمە چەکی زۆر پێشکەوتومانە ئەگەر بۆ نمونە ئێمە وڵاتێکی زلهێز پشتگیریمان لێ بکات پشتگیرێکی حەقیقی و ڕاستەقینە نەک تەنها ڕووکەشانە بێ وەگەر تۆ پشتگیریەکی نێودەوڵەتی باشە بێ وڵاتە زلهێزەکان بە تایبەت ئەوان پشتگیری لێ بکەن بە ئاسانی تورکیا ناتوانێت چی تۆ بکە یعنی هێرش کاتە سەر تۆ. ئێمەش بۆ نمونە کە شتێکی وابێ با گەشتیارەکانی کوردمان تەنها سەردانی ئەوێنەکان چونکە کە خۆتەزانی گەنجێک سەردانی تورکیا کە چەند ساڵ پارەکۆ کاتۆ ئەچێ لێ بە 2-3 ڕۆژ دایانێت.